بینەرانی خۆشەویست ئەو کاتتان باش خوشحاڵم کە لە بەرنمەیەکی دیکە لە زنجیرە و توێژە تایبەتەکان بە شۆڕشی ژینە لیا لە ڕاستە بە 120 ڕۆژەی شۆڕشی ژینە لە خزمەت ئێوەی ئازیز دەین. میوانی ئەمجارەی بەرنمەکەمان بەڕێز کاک حەسەن ڕەحمانپەنا جێگری دەبیرێوەڵی کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێرانە. کاک حەسەنیان زۆر سپاس بۆ قبولی زەحمەت و بەشداریتان لە بەرنامە. زۆر سپاس بۆ بەڕێزتان و هاوکارانتان و ڕواسڵاوم هەیە بۆ بینەرانی کورد کاناڵ و زۆر بەخێر بێن. هەر بژین. وەکو یەکەم پرسیار پێم خۆشە هەڵسەنگاندنی گشتی حیزبەکەی جەنابەت سەبارەت بە شۆڕشی ژینە لە 4 مانگەی ئەم شۆڕشە بەگوێ بینەران و بیسەرانی کورد کاناڵ بگەێنن. فەرموون. ئەوەی ڕاستی بێت لە زۆر لاین و بوارەوە دەتوانین باسی ئەم شۆڕشە بکەین، بەڵام ئەگەر زۆر بە کورتی من عرستان بکەم دەڵێم ئێمە هەچی چاوی لەکەین تا ئێستا دەستکەوتە ئەو خەباتەی کە بە مەرجی ژینای جوانە مەرگ و لە غەریبایەتیە بەسەریان هێنا دەنگدانەوەیکی بوو کاتوانین بڵێم تا ئێستا بێوێنە بووە، هەم لە ئاستی ئێرانە لە 43 ساڵ دەسەڵاتە سەرکوتکەرەی کۆماری ئیسلامیدا، هەم لە ئاستی ناوچەکەدا و هەم لە ئاستی جیهانیشدا. ئەم خەباتە زۆر دەستکەوتی گرنگی هەم لە ناوخۆی وڵات و هەم لە دەرەوەی وڵات بەدەستێناوە. ئەتوانم بڵێم یەکەم دەستکەوتی ئەوەیە کە لە ماوەی 43 ساڵی ڕابردوودا تا ئێستا کۆماری ئیسلامی لەو ئاستەدا تووشی تەنگێژە و تووشی کێشەی گەورە نەهاتووە، تا ئەو ئەندازەیە جمهوری ئیسلامی بێئتبار نەبووە لە ئاستی جیهانیدا، لە ئاستی ناوچەکەدا و هەروەها لە ئاستی ناوخۆییدا. ئەوەی کە پێی دەڵێن تەوازنی هێز، ئاڵوگۆڕ لە تەوازنی هێزا دروست بووە، بەرەی شۆڕش لەگەڵ بەرەی دژی شۆڕش ترازوو بە قازانجی بەرەی شۆڕش زۆر قورستر بووە و بە دژی جمهوری ئیسلامی زۆر سوکتر بووە. ئەوە دەستکەوتێکی کەمیێنەیە کە تا ئێستا ئێمە شایەدی لە تووری ئەم 43 ساڵەدا زۆر خەباتی گەورە هاتووەتە پێشەوە، زۆر ناڕزایەتی گەورە لە دژی جمهوری ئیسلامی بەتایبەت دوای شەڕی ئێران و عێراق لە ساڵی 88 لە ساڵی 96 لە ساڵی 98 لە 1400دا و ئێستا بەراورد لەگەڵ هەمویان ئەم شۆڕشی ژینا یا شۆڕشی ژن ژیان ئازادی لەگەڵ هەمووی ئەوانە دەستکەوتی زۆرتری بەدەستێناوە. بێزگە لەوە گرتمەشاکەین ئەو یەکگرتوویەی کە ئێستا بەدەست هاتووە قەت کۆمەلگای ئێران ئەوەندەی یەکگرتوو نەبووە، قەت جەسارەت، فیداکاری، نەترسی، خۆبەخشی قەت تاکوون ئێستا تاو ئاستە نەهاتووە و بێزگە لەوە جمهوری ئیسلامیش تا ئێستا بەو ئاستە بێئتبار نەبووە و خەڵک سامیان شکاوە لەم دەسەڵاتەوە. ئەو دەسەڵاتە سەرڕۆیی کە ئەمریکای بە چالشی کێشا، ئوروپای بە چالشی کێشا، وڵاتانی تر لە ناوچەکەدا خۆتان دەزانن چه فەرتەنەیەکی نابووەوە، ئێستا لە بەرابەر خەڵکی ئێراندا زەلیلە. ئەوە دەستکەوتێکە کە بە ئاسانی بەدەست نەهاتووە. طبعا کوردستان جیاوازە ئەتوانین بە جیا باسی بکەین، بەڵام لە کوردستانە ئەگەر خەڵکی کوردستانیش لە تووری ئەم 43 ساڵەدا سەریان بە حەقدانە نەواندووە بۆ کۆماری ئیسلامی، بەڵام سەریشیان بەرزە کە ئەم خەبات و شۆڕشە لێرەوە سەری هەڵدا و هەموو ئێرانی تەنیوەتەوە. بۆیە ئەتوانم بڵێم کە ترازووی هێز بەگشتی گۆڕدراوە، بێزگە لە ناوخۆی وڵات کە عەرزم کردی لە دەرەوەش ئەگەر ئێمە چاو لێ بکەین ئەو میزان بێئتباری کە ئێستا جمهوری ئیسلامی لە ئاستی دنیادا بێئتبار بوو هەرگیز ئاوای بەسەر نەهاتووە، هەرگیز ئەوەندە نەکەوتووەتە پەراوێزەوە، هەرگیز ئەوەندە لە ژێر فشاران نەبووە. ئێوە چاو لێ بکەن مەسەلەن ئەوەی اتحادیە ئوروپا لەو 1-2 ڕۆژەیە قەرار وایە کە سوپای پاسداران بخەنە لیستی ترۆریستەوە. ئەوە لە کاتێکدا جاران ئەو هەموو هەرایە کە ئۆپۆزیسیۆنی بەتایبەت کوردستان تێکۆشەرانی سیاسی خەڵکی دیکە حەولیان دەدا کە ئەمانە ترۆریستن باوەڕیان ناکرد، بەڵام ئەوڕۆکە لەو ماوەی 4 مانگەدا بە ئەندازی 43 ساڵ باوەڕیان بە خراپکاری جمهوری ئیسلامی کردووە. یا لە زۆر بواری دیکەدا سن لە شارێکی وەکو لە کانەدا 50,000 نەفەر دێتە سەر شەقام، دەوڵەتی کانەدا ناتوانێت بێتەوە جوێ بەو دەنگە، ئەمریکا لە پەنای دەستیەوە ناتوانێت نەیبیسێ. یا لە شارێکی وەکو لە ئاڵمانە 80,000 نەفەر دێتە سەر شەقام، دەوڵەتی ئاڵمان ناتوانێت ئەوانە نەبیسێ. بۆیە بەو لە حازەیشەوە جمهوری ئیسلامی زۆر کەوتوتە ژێر گوشارەوە و ئەتوانم بڵێم هەم لە ئاستی ناوخۆییدا هەم لە ئاستی دەرەکیدا جمهوری ئیسلامی لە خراپترین هەلومەرجی خۆی دایەتی
و خاڵێکی بەهێزیش کە ئەرستان بکەم ئەوەیە کە بە باوەڕی من ئیدامەی ئەم خەباتە ئەوە خاڵی بەهێزیەتی لە 98 لە جیاکاتەوە لە 96 جیاکات و لە 88 جیاکاتەوە. بەڵێ ئێستا گە بمان هەوێ ئەم دەستکەوتانەی کە ئێوە ئیشارەتان پێ کرد بیقۆزینەوە بۆ وەزیەتی کورد بەگشتی لە کوردستانی ڕۆژهەڵاتە. ئەو دەرفەتانە چین کە شۆڕشی ژینە توانیوێتی پێکی بێنێ بۆ کورد و کورد چۆن نەتوانێت کەڵکیان لێ وەربگرێت؟ من پێما بێ ئەو دەستکەوتانە هەم لە ئاستی سەرتاسەریدا گرنگن هەم لە ئاستی کوردستانیشا گرنگ. لە ئاستی کوردستانە گرنگە بەو لە حەزەوە ئەوەی کە ساڵحایە دەیڵێن کوردستان جامعەیەکی حیزبیەت یافتەیە، حیزبایەتی بووە بە سنەت، بە هەر جیاوازی لە بەرنامە لە سیاست لە ئستراتێژی هەر کام لە حیزبەکان هەیەن و خۆیان تاریفی خۆیانیان کردووە. ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە. ئەمڕۆکە خەڵکی دیکە چاو لەو دەستکەوتاکەن، دەبینن کە ئەگەر قسە لەسەر ئەوواکەین کوردستان پێشتازە، پێشتازی کوردستان فقط بە خاتری ئەوە نیە کە خەڵکەکەی جەسوورە یا بە خاتری ئەوە نیە شاخ و کێوەکانی بەرزترن و بە قەولی غێری کوردستانیەکان بڵێن ئەوە مەرزبانانی غەیورن، بەڵکو بە خاتری ئەوەیە کە ئەو خەڵکە لە ڕێفراندۆمی یەکەمی جمهوری ئیسلامیەوە کە ساڵی 58 12 فەروەردین کرا نەچوو ئەو ڕێفراندۆمەوە بەشداری تێدا نەکرد. بۆچی بەشداری تێدا نەکرد؟ بۆیە حیزبە سیاسیەکانی کوردستان تحریمیان کرد. خەڵکی کوردستان ئەزموونی حیزبایەتی هەیە، ئەزموونی یەکگرتوویی هەیە. هەر لەو حیزبایەتیەدا ئێمە ساڵی 58 هەیئەتی نوێنەراتی گەلی کوردمان هەیە، مامۆستا عەزەدینە، حیزبی دموکراتە، کۆمەڵەیە، سازمانی چریکەکان. بە دوای ئەوەدا دین ئێمە خەباتێکی چەکدارانەمان هەیە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا سەرماندان نەواندووە. ئێمە ناڕەزایەتیەکانی کرێکاریمان لە کوردستان هەیە، ژنانمان هەیە، لاوانمان هەیە، چەندین مانگرتنی گشتیمان لە کوردستانە هەیە کە لە ساڵی 83ەوە دەستی پێکردووە بە ئەعدامەکان، بە موشکبارانەکانی مەخەڕەکانی حیزبی دموکرات، دواتر بە ئەعدامەکانی دیکە. هەمووی ئەوانە دەستکەوتە. بۆ یەکانێ ئەم شۆڕشەی ئێستش پای لەسەر زەمینی سەخت بووە، ئەوەی کە بە فارسی دەڵێن پای لەسەر زەویەکی سەخت بووە، جێپاکەی سفت بووە و ئەو سفت بوونی جێپاکەی لە حیزبایەتی ئێمە لە خارجی کوردستانە شایدی ئەوە نین. ڕاستە حیزب هەیە، ڕێکخراو هەیە، تەشک، بەڵام بەشی زۆریان یا لە دەرەوەن لە خارجی وڵاتن، دەرەوەی وڵاتن، یا ئەو بەشانن کە لە ناوخۆدا بەرەی ئیسلاح تەڵەب و بە لایەنهایەک ئەناسرێن کە سەر بە حکوومەت بوون. لە کوردستانە ئیسلاح تەڵەب جێپایەکی نەبوو، لە کوردستانە ڕەوتی ئیسلامی تونداژۆ جێپایەکی نەبوو، لە کوردستانە زۆر تەوەهم بە دەسەڵاتی سیاسی و بە کۆماری ئیسلامی و تەنانەت هاوکاریکردن نەک ئەم ماوەیە. پێشتریش ئەگەر خۆتان ئاگدارن کە هاوکاری لەگەڵ جمهوری ئیسلامی عیبە بوو لە ناو شۆڕشی کوردستانە. ئەوە لە کاتێکە لە شەڕی ئێران و عێراقە فقط لە ئیسفەهانە نزیکی 100,000 کوشتە و برینداری هەیە. لە کوردستانە چەندێکی هەیە. بۆ یەکانی هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێ کوردستان ئەم تایبەتمەندیانەی بووە. و شتێکی تریش بە باوەڕی من ئەوە بووە کە جنبشی کوردستان خۆی لە بزوتنەوەی سەرتاسەری جیانە کردوێتەوە. ئەو تەبلیغات و پرۆپاگەندانەی کە لە تۆڵی ساڵیانە هەر لە سەرەتای دەستپێکی شۆڕشەوە تا ئێستەیش هەیە، تەجزیە تەڵەبن، جیاوازی خوازن، سەر بە بێگانن. ئەمڕۆکە ئەوەی کە دەڵێن کوردستان چەشم و چراغی ئیران بە خاتری چاوبڕۆی ڕەشی هیچ کام لە حیزبەکان و لایەنەکان و خەڵکی کوردستانیش نییە، بە خاتری ئەو حەقیقەتە سیاسیەیە کە خەڵکی کوردستان تێیدا بوون و ئەوڕۆکە خەڵکی ئێرانی بە پشتیوانی خۆیانی دەزانن. و من لام وایە ئەوەش دەستکەوتێکی گەورەیە بۆ جنبشی کوردستان و ئێمە ئەو دەستکەوتانە دەبێت بایەخەوە بنرخێن. بێجگە لەوە مەسەلەی ئەو خۆتان تەماشا بکەن لە کاتێکا کە حجاب و مەقنع و ئەوانە لە شوێنەکانی دیکەی ئێرانە بە زۆرە ملی بوو، لێرە بە سەدان کچی تێکۆشەری خەڵکی کوردستان لە ناو ڕیزی حیزبە سیاسیەکانە چەکیان پێەیە، فەرماندەهی دەکەن، کادری سیاسین، ئەندامی سەرکردایەتی حیزبەکانن. لەکوێ ئێرانە ئێمە شتانە دەبینین. بۆ یەکانێ بزوتنەوەی کوردستان بزوتنەوەیکی بەو معنایە بزوتنەوەیکی چەپە، بزوتنەوەیکی ئازادی خوازە، بزوتنەوەیەکە کە ڕەچەشکێنە. ئەو تایبەتمەندیانە بوو بە باعسی ئەوەی کە لەم دەورەیشە شۆڕشی ژنجیان ئازادی یا بە شۆڕشی ژینە لە کوردستانەوە چەخماخەکەی لە شاری سەقزەوە لێدرا، شارێکە خۆی ئەزمونێکی زۆر زۆر پڕاوپڕی لە خەبات لە دژی جمهوری ئیسلامی هەیەوە بە دروستی تەنراوەوە بۆ هەموو شوێنەکانێکی ئێرە. سەبارەت بە بەشێک لە فەرمایشەکانتانەوەی کە ئێستا لە سەرانسەری ئێران دروشمە دەرێت بۆ پشتیوانی لە ئەو خەباتەیە ئەو شۆڕشەی کە لە کوردستان و سەری هەڵدا بۆن منەوە دروشمەی کاڵێ کوردستان چشم و چراغی ئیران. تێڕوانینێک هەیە. تێڕوانینەکە ئەوەیە کە ئەمە بە جۆرێک هاندانی کوردە و خۆ بێبەریکردن لە
ئەرک و وەزیفەیە کە نەتەوەکانی دیکەشوە بەتایبەت ناوەندنشینان فارسەکان دەبێت لە ئەستۆی بگرن. قەناعەتی ئەوە چۆنە؟ ئایا پێتان وایە ئەمە هەوڵێکە بۆەوەی کە کورد هەر لە پێشێ بێت و بۆ خۆیان دواتر بێنە سەر سفرە و خوانی حازر؟ من پێم وابێ ئەوە دقیق نییە. ئەوانەی کە حەولە دەن بۆ ئەوەی کە کورد هەر لە پێشەوە بێ قوربانی بدا، فیداکاری بکە، ئەسقەزا بەشێک لە جەرەیاناتی ناسیۆنالیستی ئێرانی. ئەو بەشەن کە تا ئێستا لە توولی ئەم 43 ساڵەدا کەمترین زەحمەتیان نەکێشاوە، کەمترین مانووبوونێکیان بە جنبشی سەرتاسەریەوە بە جنبشی کوردستان و بە هیچ کام لەوانەوە نەکردووە. و ئەو کەسانن کە ئێستش لە دەرەوەی وڵات خەریکن بە قەولی خۆیان هەر ناویکی لێ ئەنن بۆ خۆیان، بەرەیە، جبهەیە، ئێتلافە، خەریکن ئەوە دروست دەکەن و هیچ کام لە داوخوازەکانی خەڵکی کوردستانیشی تێدانیە. ئەوانن کە ئێستا و ئێستێش ئەگەر چاولی بکەی کوردستان بە مەرزبانی غەیورە زانن، بە کەسانی کە زانن کە دەبێت سنوورەی چەند سەد کیلۆمتریەکە بپارێزین لە بەرابەر تورکیە و لە بەرابەر عێراق و لە بەرابەر ئازەربایجان و ئاوا چاو لە کوردستانەکەن. ئەوانن ئەو کەسانە. ئەینا ئەوەی تری کە دەگەڕێتەوە مەسەلەن زانکۆ خوێندکارێکە لەگەڵ زانست و علم و تاریخ و ڕووداوەکان و ئەوانە سەرکاری هەیە و هەر دەیان کەس دەوانە وەختی خۆی هاتوون هەر لە شۆڕشی چەکدارانی کوردستانە بەشداریان کردو جانیان بەخت کردووە. ئەوە ناتوان وا بڵێن، یا ژنانی ئازادی خواز ناتوان وا بڵێن. ئەوانە یا ئەو لایەنانن یا لایەنهایەکن کە بە باوەڕی من سەر بە جمهوری ئیسلامی بوون، ئیسلاحوازانێک بوون کە ئەو ڕۆکە کەوتونەتە پەراوێزی ڕووداوەکانەوە، نوعی خاتەمیە کە ئەوان خۆیان ڕاستیدا لە کەشتی جمهوری ئیسلامیە دەبینەوە. پێیان وایە بە غەرقبوونی جمهوری ئیسلامی ئەو کەشتێک کە غەرقبی هەمووی ئەوانە لەگەڵی دەڕۆن. ئەو قسەیە قسەیەکی تەفرەقە ئامێزە. ممکنە لە ناوخۆی کوردستانیشە لایەنهایەکی حاشیەیی دوور لەو حیزبە ڕەسەن و جێ کەوتوانەی کە لە کوردستان ئەرکێ و شۆڕەشەیان لەسەر شان بووە، دوور لەوانە کەسانێکی لە پەراوێزی شاهن کە بەشێکی نوعێک ناسیۆنالیزمێکی تۆخی بەرچاو تەنگە. ئەوە یا کەسانێک کە لە دەرەوەن پیان وایە ئەوە مثلەن جۆرێکی کە قەزاوەتەکەن لەسەر خەبات و مبارزە و نوعی جێگاکەشیان گەرمە، ئەوانن ئەو نوع قەزاوەتانە بکەن. ئینا بە باوەڕی من نە خەڵکی کوردستان ئەو قسە بە جدی وەرەگرێ و نە لە شوێنەکانی دیکەی ئێرانیشە. ئەخ باشە ئەو درۆشمە لە بلوچستان دەوترێتەوە، بلوچستانی کە بۆ خۆی ڕۆژانە دەرگیرە. ئێمە تەماشای نوێژی جومعەکان بکەن لەوێ بزانە ئەو بە تایبەت بزوتنەوەیکی ژنان سربەخۆ خەریکە لەوێ سەر هەڵدەدا کە تەنانەت من دڵنیام لەوەی کە لە کۆنتترۆلی ئیمام جومعەکەی دێتە دەرەوە لە اختیاری ئەوانیشان نابێت. بۆ یەکانی بۆ لە حەزەوە من بەڕاستی نیگەران نیم لەو قسەیە و پێم وابێ ئەوە ئەو لایەنانن زۆرتر ئەو قساکەن و بەڵام دەبێ وەکو مەترسیەک چاوی لێ بکەین، بیخینە حاشیەوە بە هەموو لایەکەوە حەول بدەین ئەوانە درز نەخاتە ناو بزوتنەوەی کوردستان و باقی ئێران. زۆر باشە. ئیشارەتان بە خاڵێکی گرنگ کرد، ئەویش مەسەلەی بەشداری زۆر چالاکانی کورد و بەلوچە لە جریانی شۆڕشی ژینابەت. بێئینسافی نەوێت لەوەی کە گیلەک و مازنەکانیش بە جۆرە لە جۆرەکان نرخی قورسیان داوە. مۆزوعەکە لێرە ئەوەیە کە ئەبێ کورد لەمە و بەدووە لە 4 مانگەی شۆڕشی ژینە بەدواوە چ جۆرە فازێک لە مبارزە هەڵبژێرێت، بە جۆرێکە نە لە شۆڕشەکە داببڕێت و وەدوا بکەوێ، نە ئەوەندەش قوربانیەکانی لە ئاستێکی سەرەوە بێت. چونکە ئێستا کە بەراوردی ئەکەی قوربانیەکە لە کوردستان و بەلوچستان درراوە بە بەراورد لەگەڵ باقی هەرێم و شوێنەکانی دیکەی ئێرانە زیاترە. کورد لەوە بەدوا بێت چی بکە؟ من پێم وابێت کارێکی زۆر باش، سیاسەتێکی مەسئولانە کە هەمووی ئەو لایەنانەی کە چەکدارن وە بەشێک لە هێزیشیان لەم دیوەیە ئەوە بوو کە بە هەمومان و نەکەوتینە داوی ئەو پاوانخوازیە، ئەو شەڕخوازیە، ئەو دەستدرێژیەی کە جمهوری ئیسلامی کردیە سەر حیزبە سیاسیەکان و کەس نەچووە ئەو مەیدانەوە کە وادارمان کا بەوەی کە بچینە فازی شەڕی چەکدارانەوە. ئەوە یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستانە و ئەوە یەکێک لە مەترسیەکان بوو. ئێستش ئەو مەترسی هەر لە سەرمانە. بە باوەڕی من سیاسەتێکی مەسئولانە هەڵبژێردرا عەلا ڕەغمی ئەوەی کە تەلەفات درا، گیان بەخت کردو کەم نەبوو، بریندار کەم نەبوو، زەرەر و زیانی مادی کەم نەبوو، بەڵام بە سیعەیەکی سەدرەوە بە دوور ئەندیشیەکەوە
کە جمهوری ئیسلامی حولی دابمان کێشێتە ئەو مەیدانی خەباتی چەکداریەوە هەموو لایەنەکان زۆر ئاگاهانە ئەو پیلانەی جمهوری ئیسلامیان خونسا کردەوە و حتا لە ناویشەوە لە هێندێک لە شارەکانە بە باوەڕی من بڕێکشت نەگەیشت بوو. ئێمە کە باسی ئینقلابەکەین باسی شۆڕشەکەین، شۆڕش ئێرادە نییە بەتەنیا، ڕاستە ئێرادە و فیداکاری و ئەوانە مهمە، بەڵام شۆڕش وەک میوەیەک وایە دەبێ بگا. وەختێک کە ئەو شۆڕشە نەگا جمهوری ئیسلامی ئەوە ئاکا کە کردی ئێمە معلوماتی زۆر دقیق و بەقەولی مەیدانیمان هەیە کە جمهوری ئیسلامی لە شنۆ ئەو ناڕزایەتیانی بەرەو تونوتیژی کێشە، لە مەهاباد بەرەو تونوتیژی کێشە، لە پیرانشار بەرەو تونوتیژی کێشە، لە جوانڕۆ بەرەو تونوتیژی کێشە. کەسانی خۆیان لەناو ئەو نانە دەخزێنن بە سەرچاوی بەسراوە، کەسانێک نیان ناسن وە پەلامار بەرنە سەر بانگێک، پەلامار بەرنە سەر ناوەندێک. ئەو نەوع کارانە لەو کاتەدا خۆ دەزانی خەڵک تووڕەن ناڕازین، بەڵام کاتێک ئێستا کاتی نەهاتوو. من دڵنیام لەوەی کە جمهوری ئیسلامی بە قوربان و سەدەقە ناڕوخێ. ڕووخاندنی جمهوری ئیسلامی ڕۆژەکانی ئاخری هەموو ڕاپەڕینێک بە خەباتێکی چەکداری بەدەستبردن بۆ چەک و ئاخرین ڕۆژەکان ئەوەی تێدایە. ئەوە منتەقی هەر قیامێکە کە ئەو کاتە کەسی سڵ ناکاتەوە لەوە بیکا، بەڵام زوودڕەست دەستبردن بۆ ئەوە، زوودڕەست ئەو کارانەی بیکەی کە ئێستا نە تاران، نە تەورێز، نە شیراز، نە ئیسفەهان، نە شارەکانی دیکە نەیکردووە. بە باوەڕی من ئەویشە لەو خاڵانە بووە کە دەبێ بە دقەتەوە لەو بابەتەوە کار بکەین. یا مثلەن ئەوەی کە ئەوان ڕەهبەرانی عەمەلیان هەڵبژارد، ئەو کەسانی کە ئێوە چاویان لێ بکەن لە مەهاباد، لە پیرانشار، لە کامیاران، لە سنە، زۆربەی ئەوە بۆ ئەحزابی سیاسی ناسراون، بۆ خەڵکی دیکە ناسراون. ئەمانە تێکۆشەرانێک بوون کە ڕەهبەرانی عەمەلی ئەو خەباتە بوون. جمهوری ئیسلامی ئەمانەی هەڵبژارد و ئەمانەیان کرد بە نیشانە. بۆچی؟ بۆ سەری ئەو خەباتە لێ بدەن. ئەوانە ئەو شتانە بوو کە ئێمە دەبێ ئاگامان لێبێت، دەبێ ئەمانە بە ئاسانی بەدەست نهاتوون. ئەمە مەحسوولی ئەو 43 ساڵ خەباتن. ڕاستە گەنجێکە ممکنە 20 ساڵ 25 ساڵ تەمەنی بێ، 30 ساڵ تەمەنی بێ، بەڵام دەستکەوتی ئەو جنبشەیە پێگەیشتووە. ئەوانە کاریان لێدێ، دەبێ نەیەڵین، دەبێ وریابین، دەبێ بڵێن کاکە جان بە ئاگاهیەوە بە وشیاریەوە کارکردن. بێزگەلەوە لە کوردستانیشا ئێوە تماشای مبخودی ئەو شارانێکی کە تونوتیژیانی تیا بوو، ئەکسەریەتی خەڵک نهاتنە ناو خەباتەکەەوە. ئێستا ئەو خاڵی بەهێزمان نییەوە. ئێمە دەبێت کارێ بکەین، ڕێگا خۆش بکەین بۆ ئەوەی کە هەرچی زۆرتر ئەو بەشەی کە لە حاشیە ڕووداوەکانن، ئەو بەشەی کە لە قەراخەوەی ڕووداوەکانن، ئەو توودەوەسی ئەبێن. لە ئاستی ئێرانی شاوایە جمهوری ئیسلامی هەموو هێزەکەی خۆی هێناوەتە ئەم شەڕیمان و نەمانە، بەڵام بزوتنەوەکەی ئێمە بە ئێران و بە کوردستانی شێوە هێستا کوێت دەرسەدێکی ئەتوانم بڵێم 30% لە هێزەکەی هێناوە. هەتا ئەو هێزە نەیە و ئەو هێزە چاو لێکە بزانین ڕوتی ڕووداوەکان بەرەو کوێڕوە. لەو جێگایی کە ڕژیم بەرەو توندی تیژی دەچێشێ حەزەرەکە، لەو جێگایی کە کوڕەکان و کچەکانی تێدا دەچێت حەزەرەکە. دەبێت ڕێگایەک بدۆزینەوە، شێوەیەک لە خەباتمان هەڵبژێرین کە تەلەفاتمان کەم بێ، زەرەروزیانمان کەم بێ و هێزێکی هەرچی زیاتر بێرین ئەو خەباتە. بۆیە بەلای منەوە ئەمانە ئەو خاڵە سەرەکیانەیە و ئەو پەیوەندێشی کە ئەرزم کردی پێشوش لە بینی کوردستان و دەروی کوردستان دروست بووە. ئەمە یەکێ لە خاڵە بەهێزەکانمانە. نابێ بێڵین بزوتنەوەی کوردستان بە تاقخنەوە. ئێمە تەجربەی ساڵی 58مان هەیە، وەختێ زانکۆکانیان سەرکوت کرد، وەختێ بزوتنەوەی ژنانیان سەرکوت کرد، وەختێ تورکمەن سەحرایان سەرکوت کرد، وەختێ بەندەر ئەنزەریان بە خۆڵ و خوێن کێشا، وەختێ خوزستانیان سەرکوت کرد، وەختێک بزوتنەوەی کرێکاریان سەرکوت کرد. ئێمە بە تەنیا ماینەوە. ئەو جار خەباتی چەکداریکەشمان بە تەنیا دەرەقەت نهات. ئێستا ئەبێت چی بکەین کە بە تەنیا نەمێنیەوە؟ پرسیارەکەمەیە. پرسیارێکی گرنگە ئەوە. من پێم وابێ ئەو چی بکەینە ئەوەیە کە ئێمە بە هیچ جۆرێک لە خەباتی سەرتاسەریدا نەبڕین. ئێمە بزوتنەوەی خەڵکی کوردستان بە عنوانی بزوتنەوەیکی شۆڕەشگێڕانە کە زۆر جار ئێمە وەک خۆمان وتومانە لایەنەکانی کێشەر قسە لەسەر ئەوە کراوە کە ئەم بزوتنەوە لەسەر چەند کۆڵەکە ڕاوەستاوە. بزوتنەوەی کرێکاریە، بزوتنەوەی خوێندکاریە، بزوتنەوەی ژنانە، بزوتنەوەی شۆڕەشگێڕانی خەڵکی کوردستانە. ئەم بزوتنەوە نابێت لەو بزوتنەوانەی تردا ببڕێ. ئێستا کە دروشمێ لە کوردستانەوە هاتووە، دروشمی ژن ژیان ئازادی بوو بە دروشمی هەمولایەک، نەتەنیا لە ناو کوردستان و ئێرانە، لە پارلمانەکانی ئوروپا دێڵێنەوە، لە خۆ پیشاندانەکانی ئەوێ دێڵێنەوە، لە پارلمانی ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و شوێنەکانی دیکە لە شەقامی ئەوێ ئەوانە دەڵێنەوە. ئێمە دەبێت هەرچی زیاتر ئەو ڕۆحی ئازادی خوازی ئەو دروشمە
کە لەو سێ خاڵەدا خۆی نیشانداوە ئەمە هەرچی زیاتر دەبێت بەهێز بکەین. خاڵێکی دیکە ئەوەیە کە جیا لەو درۆژمەکە بوو بە درۆژمێکی سەرتاسەری بە نەزەر دەبێت ئەو نەوع ڕۆحیاتەی کە نیسبەت بە کوردستان هێستا هەیە ئەو ترسەی کە هەیە بیڕەوێنینەوە. ئێمە خوازیاری بێ ئەملاو ئەولای مافی دیاریکردنی چارەنووسین، خوازیاری ئەوەین کە خەڵکی کوردستان بە سەراحەتەوە دەبێ بڵین ئێمە حەقی خۆمان ئەگەر بمانوێت دەوڵەت تەشکیل دەین، حەقی خۆمانە بمانوێت جیابینەوە. ئەمە نابێت ببێ بە بەهانەیەک لەسەر لایەنەکانی دیکە لایەنی ناسیۆنالیزمی ئێرانی بێن و ئەوەمان لێ بەرجەستە بکەنەوە. ئەوە حەقێکە کە خەڵکی کوردستان حەقی خۆیەتی، بەڵام لایەنی سیاسیەکانی کوردستان ئەوەندە دوور ئەندیشیان هەیە کە بزان ئەو حەقە چۆن بەکاردێنن. ئەو حەقا نابێت کەسێکی ناسیۆنالیستە ئێرانیەکان ڕەگەزپەرستە ئێرانیەکان پیان وابێ ئەوە ئەگەر باسی مافی حەقی خۆمانمان کرد ئەوە پایزیاییماندا کێشاوە، ئەوە ئەوانن دەبێت پایزیاییدا نەکێشن و ئەو حەقە بە ڕسمیت بناسن بۆ خەڵکی کوردستان. بنابەرین ئەوەش مەسئلەیەکە بە باوەڕی من نەوعی هاوکاریش زۆر مهمە. ئەو ئێتلافانەی ئەوسن ئەو بینانە 6 نەفەر هاتن و شتێک بەناوی ئێتلاف لە کوڕیشا و لە وەرزشکارێک و لە ژنێک و ئەمە ئێتلاف نییە. دەنگدانەوەکەی چی بوو؟ کێ بەرەو پیری چوو؟ کەس. بۆیە کانێ ئێمە نەدەبێت ترسێکمان لەوانە ببێ و نەدەبێت ئیجازە بدەین کە ئەو هێژمۆنی ناسیۆنالیزمی ئێرانی بەسەر جنبشی کوردستانە بێ. ئێمە جنبشی کوردستان لە توولی خۆیدا بە باوەڕی من لە دوو شتە زەرەری گەورەی کردووە. یەک ناسیۆنالیزمی ئێرانیە، دوو ڕوتی ئیسلامی یا ئاینی شیعەیە. ئەبێ ئەم دوانش هێڵی سوورمان بێ. دەبێ ئەوان نین دەبێ بێن هێڵی سوور بۆ ئێمە دیاری بکەن. ئەوان نین بڵێن ئەرێ هێڵی سووری ئێوە چییە بۆ هاوکاریکردن؟ بەڵێ هێڵی سووری ئێمە ئەوان نابێت دیاری بکەن، بێ ئێمە دیاری بکەین بۆ ئەوان. ئێمە کە حیزبایەتیمان کردووە ئەوانێک بێن تحقیری حیزبایەتی بکەن. لە کوردستانە ئەحزاب هەیە، ئەوە نقطە قووەتی جنبشی کوردستانە. بۆیە ئەوانە بە باوەڕی من ئەو خاڵانەیە کە دەبێ هەموو لایەنەکان خارج لە هەر جیاوازیەکە هەمانە بەیەکەوە و بابمان بێت. چه ئشکالی هەیە کۆمەڵە نەقدی حزبی دیموکراتەکە، حزبی دیموکرات نەقدی کۆمەڵەی کردووە لە تەلەڤیزیۆنەکانمانەوە لەگەڵی یەکتری ڕوو بە کۆمەلگای کوردستان قسە بکەین و ئەوە ئامۆزشی سیاسی تێدایە بۆ ئەو کۆمەلگایە. تەمرینی دموکراسیە لە عینی حاڵیشدا هێزەکانمان لە ناو لەگەڵ ئەو دوژمنەدا دەبێ متحد بن، دەبێ یەکگرتوو بین لە بەرابەر پاسدارە، لە بەرابەر ئیتلاعاتیە، ئەو تەزاوراتانەی کە دەچین دروشمی حیزبەکەی ئێمە و دروشمی حیزبەکەی ئێوە ئەوە بنێنە ئەولاوە. ئێستا مەسەلە ئەوەیە ئەگەر جمهوری ئیسلامی نەما بچینەوە نا ئەو خەڵکە ئێمە باوەڕمان بەوەیە کە حاکمیت و دەسەڵاتدارەتی ئەمری خەڵکە. با خەڵکی کوردستان حزبی دیموکرات هەڵبژێرێ ئێمە ملکەتی ئەو بڕیارابی، با کۆمەڵە هەڵبژێرە حزبی دیموکراتیش ملکەتی ئەو بڕیارە بێ. ئەوە عینی دیموکراسیانی ئەوەی تر ئەگەر باوەڕمان پێ بێ. جا بۆ یەکانە من لام وایە ئەوانەی گرینگە و دەبێت زۆر بە ڕۆشنی بە تایبەت لەگەڵ ئەو لایەنانەی کە خەریکن میدیایەکی قەویان هەیە، ئەوان ئیمکاناتی گەورەیان هەیە لە ئێران ئینتەرناشناڵ و BBC و منوتۆ و بۆیس ئەمریکا و چۆ ئێمەش کاناڵهایەکمان هەیە خۆ لەو ساڵانەی ئەخیردا حزابی سیاسی دەستڕەسیان بەوە پەیدا کرد، بەڵام لەگەڵ ئەوانە قابلی مقایسەنی ئەو متحدانەی کە ئەوان هەیەە و تاریخن زربەیان لە جنبشی کوردستان لە هەموو بەشەکانی داوە بەڕاحەتی ئەوان لەگەڵ یانە دەبن بە دۆست، بەڵام لەگەڵ ئێمە نابن. بۆ یەکانی ئەوانە بە باوەڕی من ئەو خاڵانەیە کە گرینگە هەم بۆ ئێستا هەم بۆ داهاتوو هەم بۆ ئەو نگەرانەیە کە جەنابیشت ئاماژە پێ. یەکێک لەو نەقدیە ڕەخنانەی کە ئاراستەی شۆڕشی ژیناکرێت لە ماوەی 4 مانگی ڕابردوو بە بەستنەوەی ئەم پرسیارە لەگەڵ بەشێک لە فەرمایشەکانی جەنابە کە ئیشارەتان بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کرد کە خدمەتێکیان هەیە لە کوردستانە بە تایبەتی بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خەڵکی شۆڕژگەر لە کوردستانە. یەکێک لەو نەقدانە ئەوەیە کە ئەو جۆرەی لازمەوە پێویستە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە خۆیان نیشان نەداوە، لە عەرسەکان نەبوون و بە مشەخەسی قامکی ئێتهام ڕوو بە خودی ژنان و چینی کرێکاریش کە چینێکی سەرتاسەریە و ڕەنگە زۆرینەی کۆمەڵگای ئێران کرێکار بن، بەڵام ئەو جۆرەی کە لازمە پێویستە شاهدی نەبووین کە لە عەرسەکە حزوریان هەبێت. چەندێک ئەم ڕەخنە بەڕەوا ئەبینن و هۆکارەکەشی بۆ چێژێڕنەوە. من پێما بێ ئەو ڕەخنەیە هەم حەقیقەتی تێدایە، هەمیش بڕێک بێئینسافیشی تێدایە. حەقیقەتەکە چییە؟ حەقیقەتەکە ئەوەی ئەگەر ئێمە چاو لە بزوتنەوەی کرێکاری بکەین، جاری وایە بزوتنەوەی کرێکاری تەنیا لە کارخانە دەبینینەوە، لە ناوەندەکانە دەبینینەوە، بەڵام ئەوە نابینینەوە کە ئەو کرێکارە کە ئەمڕۆ کە 8 سەعات لە کارخانە کارەکە دێتەوە لە گەڕەکەکەی خەڵکی گەڕەکە، خەڵکی شارەکەیە، خەڵکی شارۆچکەکەیە، خەڵکی دێکەیە، یعنی فقط محیتی کارەکەی ئەبینین، محیتی ژیانەکەی نابینین. ئەگەر
بەو بەشی محیتی کارەکەی ببینین بەڵێ بزوتنەوەی کرێکاری هێستا لەو ئاستەی کە دەبێت بێتە مەدانی ئەو خەباتە و بەمانگرتنەکانی بەخۆ پیشاندانەکانی من ئەو ڕخنەیەم قبوڵە بەڵام ئەوەی زۆر هۆکاری هەیە لە سیاسەتی سەرکوتەوە کە جمهوری ئیسلامی گرتوێتە پێش لەو فەقیری و هەژاریە کە بەسەر بزوتنەوەی کرێکاری هێناوە ئێستا قسە لەسەر ئەوەی بۆ ئەم ساڵی داهاتوو حەقدەست مەسەرەن زۆر خەریکن نەخۆیان دەنەون 20% پێ زیاد بکەن لە 5 ملیۆن و نی و 6 ملیۆن و بیکەن بە 7 ملیۆن 7 ملیۆن ناکە بە 200 دلار ژیانی کرێکارێک تەسەوری ئەوە کە بەسەرەن یەک دانە کرێکار فقط کوڕە یەکچێکی دانیشتجووی بێ بەشی چیەکەوە ماڵیشی لە شارستان بێ بڕوات و بێتەوە خەرجی کتێب و دانیشگا و ئەملا ئەوانە بۆیە ئەو فەقیریە و ئەو سەرکوتێشی لە توولی ساڵیانی متەمادیدا جمهوری ئیسلامی لە دژی بزوتنەوەی کرێکاری کردوێتی زۆر بزن کرێکارانی خاتوناباد بە کرێکارانێ بوون کە حەق تەڵەب بوون هاتنە سەر شەقام لێیاندان 4-5 کرێکاریان بە لە ئاسمانیشەوە بە هێلیکۆپتێر لێیاندان ئەو ناڕەزایەتیانەی کە لەم ساڵانەی ئەخیرا کرێکارانی جنوب و هەفتەپە و بەشێکی تر لە کرێکارانی دیکە کردویانە یعنی ئەو سەرکوتە کە لە دژی بزوتنەوەی کرێکاری بووە و ئەو سەر و ڕەهبەرانی ئەم بزوتنەوەیە کە یا تەبعید کراون یا لە ماڵەوە بە سەدان هەڵسوڵاوی کرێکاری هەیە کە ئەمانە قەراری وەسیقەی سەنگینیان لەسرە نەیان هێشتووە نایەڵن کار بکەن یا بازنشستیان کردن ئەوانە ئەتوانێت هۆکاری ئەو زەعفە بێ کە لە سەنعەت و لەو بەشی سەنعەتیەکەی هەیە بەڵام کە دێتە دەرەوە ئەوەی کە عەرزم کردی بەشێکی وایە بەشێکی بێئینسافی ئەو فعالە کرێکاریانە چێن لە ناو خەباتی ڕۆژانەدا هەن مەگەر ئەو مناڵی دانیشتجوو ئەوەی کە هاوار دەکەن ئێمە فەرزەندێک کاریگەرانیم ئیستثمار بیزاریم مەگەر ئەوان هەر منداڵی و کرێکارانە نین مەگەر خۆیان هەرو کەسانە نین لە شەقامە بەشەوە ئەترازەکەن و ناڕەزایەتی دەرەبڕن بۆ بزوتنەوەی ژنانی جوایە ئێمە لە بیرمان نەچێت کە پایەی ئیستبدادی سیاسی لە ئێران لەسەر بزوتنەوەی ژنانەوە دەستی پێ کرد یەکەمین مێخەکانی ئیستبداد لە ئێرانە لە بزوتنەوەی ژنانەوە هەر دوای 8 مارسی 57 دەستی پێ کرد ئەو تەزاوراتێکی گەورە کرا ئەو کاتەوە بەتایبەت لە تارانە قسە لە 300,000 ژنە هاتنە شەقامەکان خومینی وحشەت کردی کە ئیتر نابێ ئەمە غیرە ئیسلامی ئەمە چێ فتوایدا لە سەریان بەدوای ئەوەدا شەڕی نەورۆز و دووەم لایەن کوردستانەکە ئەو پەلامارە دێنە سەری بۆیە بزوتنەوەی ژنانیش ئەمڕۆکە بزوتنەوەیکی زۆر چالاکە هەیە بەڵام خۆتان دەزانن خۆژن بە تەنیا نییە بڵێ ئەوە سەفێک دروست دەکات مەسەلەن ڕێکخراوی ژنانمان هەیە ژن یا لە کارخانەیە یا لە ماڵە یا مامۆستایەکی دەرس دەڵێتەوە یا لە ئیدارەیەکایە تێکەڵ لەگەڵ ئەو بزوتنەوانن بۆیە من لام وایە ئەو ڕەخنانە ئەتوانێت بەشێکی ئەو حەقەتانە ببینەوە تێیدا بۆیە بێئینسافیشی تێدایە نسبەت بەو دوو بزوتنەوەیە و بەڵام لام وایە ئەگەر بزوتنەوەی کرێکاری بێزگە لەوە ڕێکخراویشی نییە ئەم ساڵانەی ئەخیر هەموو نەوە ڕێکخراوێک لە ئێرانە خۆتان دەزانن هەمووی سەرکوت کراوە بزوتنەوەی خوێندکاریەکەی ژنانی کرێکاری هەر نەوەیەک ناوی ڕێکخراو بێ جمهوری ئیسلامی فەوری لێداوە ئەوەیش بزوتنەوەی کرێکاری بە ڕێکخراوبوونیشەوە معنای هەیە بزوتنەوەی ژنانی شەربەوە معنای هەیە جا بۆیە ئەگەر ئەوانە سەرجەم خەینەوە سەریەک دەڵێم ئاهێستا ئەوە زەعفە مثاڵی 57 من لە بیرم دێ وەختێک کە کرێکارانی سەنعەتی نەوتاتن تانگەکانی حکوومەتی شا لە شەقامەکانە ڕاوەستان نەیدەتوانی ئەو جارەکە تەمینی ئەوانە بکە ئێستش ئەگەر بزوتنەوەی کرێکاری ناوەندە سەنعەتیەکانی ناوەندە پترۆشیمیەکانی سەنعەتی نەوتی بێتە ئەو مەیدانی خەباتەوە هەر لەو زمسانەدا پێش هەموو کەسێ سەرانی جمهوری ئیسلامی تووشی کێشابن و فەرماندەکانیان بۆیە ئەوە کەمبودێکی ئێستای ئەو بزوتنەوەیە بەڵام بە باوەڕی من لە ڕەوتی چوونە پێشەوەی خودی ئەو خەباتەدا ئەو کەمبودانەیش پڕ دەبێتەوە کاتە ئێستا لەم قۆناغا ئێوە ئەو بەشە لە ڕەخنەکە بەڕەوا ئەبینن وەکو کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران پەیامتان ڕوو لە ئەم دوو بزوتنەوە بە مشەخەسی چییە؟ بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان. ئێمە پەیاممان ئەوەیە کە ئەو بزوتنەوانە هەرچی زیاتر خۆیان ڕێک بخەن هەرچی زیاتر بێنە ئەو مەیدانەوە هەن عەرزم کردی لە بەشی خیابان هەن بەڵام بە تایبەت ئەوەی کە بە بزوتنەوەی کرێکاری دەگەڕێتەوە ئەوە ئەرکێکە بە هەموو هەڵسوراوێکی کرێکاری هەموو هەڵسوراوێکی ئازادی خواز خۆیان ڕێک خەن کارخانەکان ببێ بە مەیدانی مانگرتن چون ئەو هەموو مانگرتنێک ئەگەر بەشتی اقتصادیشەوە دەست پێ بکە بۆ حەق دەست بێ بە تایبەت ئێستا کە جمهوری ئیسلامی بەحسی بودجە هاتووەتە پێشەوە 1/3 پارەی نەوتی ئێران لە ساڵی داهاتووە نازەم چەندێکیان بۆ دەفرۆشرێ 1/3 ئەو بودجەیان داناوە بۆ سوپای پاسداران بەشی زۆری بودجەی ساڵی داهاتوو بۆ هێزە ئەمنی و ئیتلاعاتیەکانە بەشی زۆر بۆ سەرکوتە بۆ ئەوە دانراوە بۆیە لە دڵی ئەو وەزیەتەدا کە ئێستا خەبات بۆ حەق دەستەکان دەست پێ دەکات جێ خۆیەتی کە بزوتنەوەی کرێکاری ئەوە بقۆزێتەوە و بیکات بەو سەنگەرە بیکات بەو پلیکانە
بۆ تەرحکردنی داخوازەکانی تری ئەزم لە هەر خەباتێکی ئابووری خەباتێکی سیاسیە ئەوە هیچ گومانی تێدا نییە لەوە ئەو قسەی تەنیا ئێمە نییە قسەی هەموو چالاکان و مامۆستاهێنی سیاست و ئەو خەباتێ جا بۆیە بەو لە حەزەوە من لام وایە ئەوە زۆر زۆر گرنگە کەەوە پێشم وابێ دەست پێەکە پێشم وابێ باتەوەجو بەو فەقرە شەدیدەی کە هەیە 60% ئێران لەژێر خەتی فەقرایە ژیان نەماوە خۆتان پەیوەندیتان لەگەڵ ئەو کۆمەلگای لەگەڵ هەر کەسێکە پرسی بەڕاستی ئینسان بۆی پرسیارەکە ئەم کۆمەلگا چۆن ژیانەکەن پارەی ئێران ئەرزشی نەماوە شتێکە پارەکە مەسەلەن بە 50,000 تمەن بوو بێ ئێستا لە بڕجێگاگەیە بە 150,000 تمەن سەرەوەی 100,000 تمەن هەر و 50,000 تمەنی پارەکە کیلۆیە گۆشت سەرەوەی 200,000 تمەنە زۆر کەس دەڵێن هەر لە قەسابیەکانە ڕەنگەکەی ئەبینین میوە لە ناو سفرەمانان نییە نانی ڕقبووە بەشتمان چایشیرینیشمان دەست ناکەوێ بیخۆین ئەم فەقر و هەژاریە لەگەڵ خۆیدا هەر سکوت ناهێنێ ئەو سکوتە ئەتەقێتەوە جا بۆیەکانی من لام وایە خودی بزوتنەوەی کرێکاری حەق وا هەیە بە تایبەت بزوتنەوەی متەشەکل لە کارگا و کارخانەکانە بە اعتراز بەم مەسەلەی حەقدەستەکان دەست پێ بکەن و بە دڵنیاییەوە زۆر زوو ئەمە ڕنگوبوونی سیاسی پەیدا دەکات و هەموو فعالێکی کرێکاری هەموو ئینسانێکی چەپ و سۆسیالیست حەق وا هەیە لەمەدا چالاکانە بەشدار بێت. زۆر باشە سپاس کاک حەسەنگیان دەرماندوم کردن بەڵام بەحسەکە گەرم و داخەوە پێم خۆشە ئیدامێ لە خزمەتەن عەزیزی وەها گریمانە بکەین کۆماری ئیسلامی دوا ڕۆژەکانی خۆی تاقیەکات و بەرەو ڕوخانی یەکجاریەچێت تەبیاتەن لە پاش کۆماری ئیسلامی ئێمە پێویستیمان بە سیستمێکی جێگرەوە بێ یا بە جۆرێکی دیکە ئاڵتێرناتیڤێکمان گەرەکە پێتان وایە ئەو تایبەتمەندیانەی کە بتوانێ ئەو ئاڵتێرناتیڤە هەی بێت بۆ ئەوەی کە یەکەم جارێکی دیکە ئیستبدادێکی لەو شەشنە یان ئیستبدادێکی لە نەوعی پێش لە کۆماری ئیسلامیش ئێمە ئەزمموی نەکەینەوە و دووهەم هەموو پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئیتنیکەکان لە ئێرانی فرەنەتەوە بتوان بە مافەکانیان بگەن چییە ئەو تایبەتمەندیانە لە لای جەنابەت چی ئەبێت؟ من پێم وابێ یەکێ لە تایبەتمەندیە گەورەکانمان ئەوەیە کە دەرس و ئەزمون لە ساڵی 57 و خومینی وەربگرین ئەو کاتێک کە خومینی لە فەڕەنسا بوو ئەو وعدە و بەڵێنانەی کە خومینی داوی تا ئێستەیشی لەگەڵ بێ هیچ کام لە ئۆپۆزیسیۆنی تەمامیەت خاهی مەرکەزگرا بە هیچ کەسێکیان نەداوە من لە بیرمە دەیانکوت هەر ئێرانیە کە بەیانی هەڵسا لە خەوت پوڵی یەک حەڵەبی نەوت لە ژوور سەری نەکەیەتی خەڵکی کورد ئازادیان پێدەدرێ خەڵکی تر حەقیان پێدەدرێ کۆمۆنیستەکان کە لە نظر ئەوانەوە بێدین و کافر بوون و ئەوانە ئازادن لە هەموو شتێکە لەو کۆمەلگای خۆیانە حەقی ژنان دەدرێ ینی هەموو شتێکیان وت بۆ یەکانێ قسە ئاسانە قسەکردن ئاسانە بەڵام متعاهد بوون ئەوش بەچی تعهودیش خۆ معلومە جەریاناتێکی و کوڕیشا کە ئێستا 43 ساڵ ڕۆیشتووە ئەوەیشی کە پی بێگانەیە کۆمەلگای ئێرانە پێم سەیرە خەڵکە متان تا پێ دەڵێن وەلی عهد وەلی عهدی چیە دەتوانێت بڵێ وەلی عهدی ئەمریکای بەڵام وەلی عهدی هەر جێگایەک بهینی ئێران نییە بە هەموو شتێکی ئەم کۆمەلگا بێگانەیە ئەم کابرایە هەر دوێنێ پێرەکە ژنەکەی توێتێکی کردووە نازم حتمما جەنابیشتان بینیوتانە مەرگ بۆ سێ لایەن ئیسلامیەکان و چەپەکان و لەگەڵ مجاهدەکان ئەوە قسەی ئەو خانمە نییە ئەوە قسەی هاوسەرەکەیەتی لە ئێستەوە هیچ نەبووە خەریکە مەرگمان بۆ دەنێرە مەرگیانی داری سێدارە پەت ئەومان بۆ هەڵدەخەن سبحینە بە ناوی جیایی خواز و بە ناوی تەجزیە تەڵەب و ئەوان هەر ئەومان بەسەردێننەوە بۆ یەکانێ من دەڵێم ئەوەڵین شت ئەوەیە کە ئەزمموی 57مان لەبەرچاو بێ ئەزمموی 57 نێڵین دووبارە دووپات بێتەوە قسەکردن کافی نییە حتا ئەزمموی تەجروبەی کوردستانی عێراقی شاو لێ بکەین لێرە زۆر شت بە شەفایی زۆر شتیان بۆکردن لە فدرالیزم و لە دەوڵەتی ناوەند و لە چی و لە چی و بەکوێ گەیشتەوانە دیمان هەر لە 2017 ئەوانەدا 50% خاکی وڵاتەکەشیانیان لە دەستدا هەر بەو خۆش باوەڕیانەی کە کردیان بۆیە ئەوە یەکێک لەو خاڵانەیە خاڵێکی تر بە باوەڕی من یەکگرتوویی ناو ریزی حیزبە سیاسیەکانی کوردستانە یەکگرتوویی لەسەر کۆمەڵێک پرەنسیب لەسەر کۆمەڵێک ئوسول لەسەر ئوسولێک کە مەسەلەن دانیشتنی یەکلایەنە هیچ لایەنێک و دوولایەنێک بە تەنیا مجاز نەبێ بیکە ئەمە شتێک بێ ئەگەر هاتە سەر دیالۆگکردن بەحسکردن لەسەر داخوازەکانی خەڵکی کوردستان داخوازی خەڵکی کوردستان لەگەڵ داخوازی حیزبەکەی من فەرقی هەیە لەگەڵ حیزبەکەی جەنابەت فەرقی هەیە خەڵکی کوردستان هەموو کەسێک دەگرێتەوە ئەوە
بە چەپیەوە بە ڕاستیەوە بە ئاینیەوە بە کۆمونیستیەوە بە دیندار و بێدینیەوە هەموو کەس دەگرێتەوە بنابەرین ئەمە ئەمرێکی هەمەگانیە هیچ کەسێک بۆی نییە بە تەنیا خۆی واردی ئەم دیالۆگ و گفتوگۆ و دانیشتن و ئەوانە بێت داخوازەکانمان بە باوەڕی من مەسئلەی مافی دیاریکردنی چارەنووس دەبێت لەسەرەوەی هەمووی بێت دەبێت زۆر بەبێ دوودڵی بەبێ ڕاڕایی بەبێ ترسدەوەی کە پێمان بڵێن تەجزیە تەڵەب و ئەوانە ئەبێ ئەوە بنێنە ئەولاوە ئەوە زمانی سەرکوتکەرەکانە زمانی مەرکەز نشینەکانە زمانی ئەو کەسانەیە کە بەغێری سەرکوت و زیندان هیچی کە ناناسن ئێمە نابێ ئەوە قبول بکەین دەبێ بڵێن ئێمە بڵێ مافی دیاریکردنی چارەنووس دەبێ بگونجێنن جایستە کەسێک تەرەفداری فدرالیزمە خۆی دەزانێت کەسێک تەرەفداری خودموختاری کەسێک و ئەو جارێکە خەڵکی کوردستانیش ئەوە تەشخیصی هەیە خو ئەفغانستانێک دروست ناکات لێرە سۆمالیەک دروست ناکات لێرە لە فەقیریشا بمرێ بەڵام ئەوە معناکەی چییە معنای ئەوەی ئێمە شارۆمەندی دەرەجە دوونی نسبحینێ ئێمە شارۆمەندی دەرەجەیەکی ئەو کەمبودانەی کە لە دەسەڵاتی پاشایەتی و ئیسلامیە بەسەریان سەپاندوین دەبێت ئەوانە جبران بکرێتەوە لە کوردستانە لە بواری ئابووری لە بواری زمان لە بواری کۆمەڵایەتی لە هەر فەرهەنگی هەر بابەتێکی تر کە باسی بکەیت اقتصادی ئەگەر ئەوانەیان بۆ جبران کردینەوە خەڵکی کوردستان شێت بۆ بەڵام جیاد مۆسحێنی لە ئێران لە وڵاتێکی پانوبەرین بۆ هەموو ئیمکاناتەوە بۆچی نابێ بۆچی سۆمالێک بۆ خۆی دروستەکە بۆیە ئەوەیش بە باوەڕی من خاڵێکی گرینگە کە دەبێ ببێ و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێمە دەبێت لە ئێستەوە خەڵکی خۆمان فێر بکەین حاکمیت ئەمری ئێوەیە دەسەڵاتدارەتی ئەمری ئێوەیە ئەمری ئەم حیزب ئەو حیزب نییە ئەو حیزب لە ڕێگای شوراکانەوە لە ڕێگای ئەنجومەنەکانەوە لە ڕێگای ناوەندەکانی دەسەڵاتەوە با بەشدار بین ئەوە بە ئەمری بەوەی بزانین و بێزگەلەوە گرنگی شەهر لە ئێستەوە کە ئێمە ئەم خەباتەمان کە هەیە لەم خەباتەدا خەڵک وا چاو لێ بکە وا ئەو جایگای خۆی تێدا ببینێتەوە خەڵک پێی وانە بێ حیزبەکان ئامرازی بانسەری ئەو خەڵکن حیزب دەبێت لە خزمەتی خەڵک و خزمەتکاری خەڵک بێ ئەگەر وای چاو لێ کرد جا ئەو جارێکە خۆی بەشێکە لەو حیزبە حیزب چییە خۆ حیزبەکە کوڕی ئەو خەڵکە نەبێ و کچی ئەو خەڵکە نەبێ و خانەوادی چی دەمێنێتەوە بۆ حیزبێکی سیاسی ئەڵێن حیزبەکان لە کوردستانە پێگەی کۆمەڵایەتیان هەیە پێگەی کۆمەڵایەتیەکە لێوێ بۆی بە باوەڕی من ئەوانە گرنگن لە هەر شتێکە کە بەشداریمان کرد و بەری تاگڕەوی بگرین کەس هەیە لە ناو حیزبەکانە ئەوەندەی کە خۆی بۆ مهمە نە حیزبەکەی خۆی نە حیزبەکانی کەیشی بۆ مهم نییە دەرکەوێت لە ملاو بە ئەنواعی شێوە زاهر بێ ئەو تاگڕەویانەی زەرەرمان لێدە بەڵکو بە کۆدەنگی لە بەرابەری ئەو کۆسپ و بربەستانیشا ببینەوە کا هەیە لە وەختی لە وەزیەتێکی وادا بە باوەڕی من خەڵکی کوردستان پشتیوانیمان لێک زۆر باشە دیار هاوڕانی شاراکەن کە کاتم کەم بەدەستۆماوە پرسیاریشمە چەند زۆر بوو یەک پرسیار وەکو دوا پرسیار لە خمە جەناب تا باسەکەم لە ڕۆژانی ڕابردووە دوو حیزبی بەناو سەراسەری دامەزراوە ئیلامی موجودیەتی کرد پێم باشە نەزەری جەنابتان ببیسین لە پەیوەندی لەگەڵ ئەم بە پەلە پرۆزە سازکردنی حیزب ئایا حیزب دروستکردن هەراوە ئاسانە کە تۆ بە پەلە شەو بڕیار بدەی بەڵێ وە حیزبێکم دانا و بەیانی ئیلامی بکەیت ئامانج لە دروستکردنی ئەم شتانە چیە لەم فەزا سیاسی کە ئێستا حاکمە من پێوان بەشێکی زۆری هەر ئەو قسەی ئاخری جەنابتانە بە فەزا سیاسیەکە گەڕێتەوە ئەوانە کە داهاتن و لە فڵان تەلەڤیزیۆنە فیسار تەلەڤیزیۆنەوە دەڵێن ئێستا دەوری حیزب نییە و دەبێت کەسایەتیەکان ملیان حاڵی بکە کە جان ئەو کۆمەلگایە بە کەسایەتی بەڕێوە ناچێ بەتەنیە حیزبایەتی نیشانەیەکی پێشڕە و چوونە پێشەوەیە نیشانەیەکی یەکگرتوویە و نیشانەی دەستکەوتە حیزب بۆ خۆی پەدیدەیەکی مۆدێرنە ئێمە گەر تەماشا بکەین هەموو تاریخی حیزبایەتی بۆ سەردەمی سەرمایەداری و 200 ساڵەوە پێش دەگەڕێتەوە لە ئوروپاوە هاتووە بنابەرین ئەوان ناتوانن لەوێ ئەو پۆزی ئەوڕۆیی و مۆدێرن و ئەوانە بەخۆیانەوە بگرن بەڵام لەو لای شو بێن دەژاتی لەگەڵ حیزب بکەن کەسی وەکو ئاهی و نازان منوریزاد و چێوچ ئەوانە بێن ئەوە بکەن و لە عینی حاڵیشا دەبینن ئەو دەستکەوتانی کە لە کوردستان هەیە دەستکەوتی حیزبایەتیە خەڵک 4-5 دانە مانگرتن لە شۆڕشی ژینایە تا ئێستا کراوە 10,000 نەفەر دەچێتە مانگرتنەوە ئەوە حاصلی چییە حیزبەکان بە کۆدەنگی دادەنیشین قسە دەکەین تەوافق دەکەین هەرکەس ئیتلاعیی خۆی دەدا یا هاوبەش یا بە جیاواز ئەوە دەکەین ئەوە بەشێکی تری ئەوەیە کە من لام وایە ئەو نەوع حیزبانە کە لەسەر سەری خەڵکەوە دروست دەکەن بە هیچ جێگایەک ناگەن حەمە ڕەزاشا دروستی کرد حزبی ئێرانی فلانی دروست کرد حزبی ڕستاخیزی دروست کرد هەر ئێرانیەک ئەندامی ئەو حیزبە بێ ئەوەیشی کە ئێستش بە هاوکاری کوڕەکەی لە ڕووەوە یا لە پشتەوە دەکرێت لەوەی باوکی باشتر نییە
بە هیچ جێگایەک ناگەن ئەوانە من دڵنیام لەوە لە دڵی خەڵکو نەهاتووە لە دەرەوە هاتووە بەشێکیشی ئەوەیە ممکنە لە ناوەندێکی دەسەڵاتی ئەمریکا یا ئوروپا پامێکیان پێدا بن کاکە متەشەکل بن کاکە حیزبتان بێ و بە باوەڕی من ئەو ئێختارێکی بۆ حیزبە سیاسیەکانی کوردستان دەبێت ئەوانە هاوتراز نین لەگەڵ ئێمە ئەوانە لە ئاستێکی تردان ئەوانە ئێستا برایەتەکەیان سابت نەکردووە ئەوڕۆکە بەناوی حیزبێکی ئێرانی و بێن و برا گەورە بن ئەوە نییە بۆ یەکانە من بەڕاستی پێم وابێ ئەوە هەروەکو ئەوەی ئەتلافێش 5-6 نەفەر دروست بوون 5-6 حیزبی واش دروست بن ئەمانە بە جێگایەک نابن ئسالەتیان نییە لە دڵی خەڵکو هەڵ نەقوڵاون بەرنامەکەشیان بۆ خزمەت بەو خەڵکە نییە بەڵکو ئەمە قارچێکە بە گرمەی هەورێک خەریکە هەڵە تۆقێ بەڵام دوای دوو ڕۆژی کە تەواو بێ من پێم وابێ ئەحزابی سیاسی کوردستان دەبێت زۆر بە مەتانەتەوە بە لەسەرخۆییەوە لەگەڵ ئەوانە بەرخورد بکەن و بە عنوانی حیزبی سیاسی لەگەڵ یان ڕوبەڕوو نەبنەوە بەڵکو ئەو جامعەیە ڕەهبەرانی لەوێ ئەحزابی لەوێ ڕێکخراوەکانی لەوێ ناوەندەکانی خەبات و دەسەڵات و هەموو شتێ لەناو کۆمەڵگادایە ئێمە دەبێت هەرچی زیاتر لەگەڵ ئەوانە تێکەڵ بین ئەوە دەستکەوتە بۆمان ئەوە تەزمینی دوا ڕۆژی داخوازەکانی خەڵکی کوردستانیش دەکات بەڵام ئەمانەی دەرەوە ئەو تیپانە ئێوە تماشایان بکەن کە لە کاناڵە فارسیەکانەوە دەردەکەون ئەمانە هەمویان لە چ لە زمانی شایە چ لە زمانی جمهوری ئیسلامیە یا بەشێ لە دەسەڵات بوون یا پاساوکەری دەسەڵات بوون ئەمڕۆکەش کە حیزب دروستکەن هەر بۆ ئەوەی دروستەکەن چون دڵنیا بەلەوەی کە سبحەینێ بەشێ لە ئەرتەش و سوپای پاسداران و دەمودەستگاهای ئیتلاعاتی دەست نەخواردوو دێڵنەوە ئەزمموی عێراق ئەزممونێک کە بۆ خودی ئیمپریالیستەکان بۆ هێزە دەرەکیەکان ئەوەی کە لە عێراقا لە دەورانی گاینێر کردیان لە دەورانی جمهوری ئیسلامی ئەگەر بێتە پێشەوە نایڵن بێت ئەوە ببێ هەر ئەو بەشە ئەو حیزبانە بۆ چفتبوون لەگەڵ ئەوانە دەیکەن بۆیە ئێمە دەبێت زۆر لەو بابەتەوە وریابین و ئەوانە نە ئەسالەتیان هەیە نە بۆ داهاتوویش ئەتوانن خزمەتێک بەو بزوتنەوەی بکەن و بۆ بە لە ڕێدابردن و بۆ بە شوێنێکی خراپداکێشانێتی و حیزبە سیاسیەکانی کوردستان دەبێت زۆر بە جددی وریابن و واردی ئەو نوع هاوکاری و هاوخەباتی لەگەڵ ئەوانە نەبن و دووە پەیام یا قسەتان زۆر بەخێر بن هیوادارم ئەم خەباتی کە دەستمان پێ کردووە ئەو خەباتە ئیدامەی ببێ و من دڵنیام کە ئەم خەباتە خەتێکی مستەقیم ناڕوات بەڵکو وەکو هەر ڕێگایەکە پێچ و پەنایی هەیە تند پیچهای تاریخی دێتە پێشمانەوە مهم ئەوەیە کە خەڵکی کوردستان لەم تند پیچانێژە لەو هەوراز و نشێوانش کە هەیە بتوانین بە باشی ئەو ڕسالەتی کە تا ئێستا ئەنجامی داوە ئەو ڕسالەتە ئەنجام بدەین من پێم وابێ سەرکەوتن قەتعیە جمهوری ئیسلامی نامێنێتەوە و پێشم وایە کە کاتی هاوخەباتیکی زیاترە بە هەموو جیاوازیەکانەوە بۆ ئەو خەباتە ئەو خەڵکە شایستەی هەموو خزمەتێکن بەبێ هەر نوع بەرچاوتەنیەکی حزبی هەر نوع پاوانخوازیکی حزبی وەلا بنین و هەموو هەدەفەکەمان خزمەت بەو جومشەبێکە لە ناوایە زۆر بەڕێز کاک حەسەن ڕەحمان پەنا جێگری دەبیری یەکەمی کۆمەڵا سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ بەڕێز و هاوکارانیشتان هەربژی زۆر سپاس بینەرانی خۆشەویستی کورد کاناڵ ئەڵقەیەکی دیکە لە زنجیرە و توێژەکانی تایبەت بە 4 مانگەی شۆڕشی ژینامان پێشکەشکردن هەر شاد و سەرفراز بوون زۆر سپاس کاک حەسەن مەمنون زۆر سپاس بژیت